ئایزان سڵاوتان لێبێت. دەتوێ گرتوەکان لە ساڵی پارەوە هەڵمەتێکی دەست پێ کردووە بە ناوی هەموو ژن و منداڵێک. پرۆژەیەکی تەندروستی گشتیە بە مەبەستی کەمکردنەوەی ژمارەی گیانەدەستدانی ژنان لە ئاکامی ئاڵۆزیەکانی ڕەوشی تەندروستیان لە کاتی دوو گیانی و منداڵبووندا. لەگەڵ ئەوەی ژمارەیەک لە وڵاتان پێشکەوتنی بەرچاویان بەدەستهێناوە بۆ گەیشتن بەم ئامانجە، هێشتا وڵاتانی تر هەن ئێجگار زۆر لە دواون. کۆمپەینی هەموو ژن و منداڵێک دەستی پێکرد بۆ خێراکردنی پێشکەوتنەکان بەرەو بەدەستهێنانی دوو ئامانجی نەتەوەی گرتوەکان بۆ گەشەکردنی سەدا بە مەبەستی چاکردنی ڕەوشی تەندروستی کاتی منداڵبوون و زیادکردنی ژمارەی منداڵە ڕزگار بۆکان. گەیشتن بەو دوو ئامانجە تا ساڵی 2015 ژیانی زیا لە 16 ملیۆن کەس ڕزگار دەکات. سوزانە ئەجیان بەڕێوەبەری گشتی پرۆژەکە دەڵێت ئەوەش پێویستی بە ڕێبازی ڕوونتر و خزمەتی تەندروستی چاکتر هەیە. دەڵێت ئێمە بەدیمان کردووە کە چۆن گۆڕانکاریەکان لە ڕێبازەکان ئەنجامێکی باشی لاکەوتۆتەوە بۆ تەهۆی خەڵقاندنی کادری نوێی شارەزایی تەندروستی بەرە وڵاتانی وەک بەنگلادێش ڕەوانەکراون. 50 وڵاتان پابەندبوونیان بە گۆڕینی ڕێبازەکان و باشترکردنی خزمەتی تەندروستی ڕاگەیاندووە. ئیڤسبەرگڤین ڕایشکاری باڵای تەندروستی دەرونی لە سندوقی نەتەوەی گرتوەکان بۆ دانیشتوان. گوتی ژمارەیەک وڵاتان بڵێنیانداوە بە گۆڕینی تەمەنی هاوسەرگیری بەرەو 18 ساڵ. ژمارەیەکی تریان دەست بە ڕاگەیشتنی خێزانیان بە خزمەتەکان زیاد کردووە. ژمارەیەکیان بودجەی زیاتریان تا ڕێژەی لە 115 لە خەرجیەکانی حکوومەت بۆ خزمەتی تەندروستی دابین کردووە. بەڵام هێشتا پێویستە کاری زیاتری بۆ بکرێت. لەمڕۆدا لە ساڵی 2011 هەموو دوو خولەکێک ژنێک لە کاتی منداڵبوون گیان لە دەست ئەدات. هیلاری کلینتنی وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆبوونەوەیەکی ئەم دوایەی شارەزایانی تەندروستی لە جیهان ئاماژەیدا لە ساڵی 1990 تا ساڵی 2008 ڕێژەی گیان لە دەستدان لە کاتی منداڵبوون لە سەرانسەری جیهان بە لە سەدا 34 کەمتر بووبەوە، هەرچەندێک کە گوتی تەنانەت گەل لە شوێنێکی وەک بەنگلادێش و نیپاڵ بە لە سەدا 45 نزم بێتەوە، ژنانی دوو گیان لە شوێنەکانی تر ئەوەندە چانسیان نەبووە. گوتی ژن لە بیابانی ئەفریقای باشوور تا 136 کەرەت زیاتر مەترسی گیان لە دەستدانیان لە کاتی منداڵبوون لێ دەکرێت. ئەوەن مۆنتگەمری لە ئەفریقای خۆرئاوا بوو لەم دوایەدا دەڵێت لە شوێنێکی جیهانی وەک گامبیا کە لەم دوایەدا سەردانی کردبوو زیاتر لە 2 کات ژمێر دەخایەنێت بە ئەمبولانس تا ژن بگەێنێتە نەخۆشخانە بۆ منداڵبوون. بەڕێوەبەر ڕاجفشا لە USAID-ەوە دەڵێت هەر بووە زۆر گرنگە چارەسەرێکی نوێ بۆ ژنانی دووگیان بدۆزرێتەوە بە تایبەتی ئەوانەی لە گوند و ناوچە دووردەستەکان دەژین. گوتی وەک ئامێر و سیستەمەکانی بەها هەرزان، کەرەسەکانی ئەلکترۆنی و تەلەفۆنی مۆبایل بۆ چاودێریکردنی شاری خوێن و هەروەها دەرمانی نوێش. یڤسبەرگڤین لە سندوقی نەتەوەی گرتوەکان بە دانیشتوان دەڵێت ئەتیوبیا و ڕەواندا و بورکینا فاسۆ پێشکەوتنی بەدی کردووە. دەڵێت هەر بۆی ئێمە هەوڵەدەین پرۆگرامەکە لە کارداریەوە بەرەو بزوتنەوەیەکی جیهانی بۆ ژنان و منداڵان بگۆڕین کە بابەندبوونی ڕاستەقینە هەبێت تا هاوکاران لێی بەرپرسیار بن. بەرڤێزن دەڵێت کە ئەوەش زۆر لە ڕابردوو جیاوازتر دەبێت. ئەم راپۆرتەتان لە دەنی ئەمریکاوە پێشکەشکرا.